بنکەی ڕووناکبیری گەلاوێش لە گەلەری گەلاوێش لە سلێمانی پێشانگایکی تایبەتی بۆ هونەرمەند نادیە فلەیەح با ناونیشانێک پێشنیاز بکە کردەوە. لەوبارەیەوە هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاریمان دەربارەی ئەم پێشانگای ئادات. سلااوان لەبێ و ئەم کاتتان باش ئێمە لا گەلەری گەلاوێژین لە ناو بنکەی ڕووناکبیری گەلاوێژ دیارە ئەمڕۆ لەلایەن بنکەی ڕووناکبیری گەلاوێژەوە پێشانگایەکی تایبەت بۆ یەکێک لە هونەرمەندەکانی وڵاتی عێراق کراوەتەوە. دیارە ئەم هونەرمەندە نادیا فەلێح کە هونەرمەندێکی بە ئەزمون و بەتوانای شاری بڵێن وڵاتی عێراقا ببورن لێرە ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکەمین پێشانگای خۆی دەکاتەوە. ئەم هونەرمەندە خاوەنی چەندین پێشانگای تایبەت و پێشانگای هاوبەشە کە لە ناوخۆی عێراق و لە دەرەوەی عێراقیش پێشانگای کردوێتەوە. خۆشبەختانە ئەمڕۆ لە شاری سلێمانی پێشانگا تایبەتەکەی کردوێتەوە و گفتوگۆیەک دەربارەی کارەکانی لەگەڵ بەڕێزی ئەنجامەین. نادیا خان سلااوت لێبێ بە ئەرێک نەبێ بفەرمی تێرە زۆر سپاس دەکەم. زۆر بەخێر هاتی بۆ شاری سلێمانی. بۆچی بۆ ئەم پێشانگا تایبەتت شاری سلێمانیت هەڵبژاردووە کە نمایشی بکەیت و پێشانگاکەت بکەیتەوە؟ شكرا جزيلا وأهلا وسهلا بكم. هذا معرضي 11. زۆر سپاستانەکەم بە خێراتنتانەکەم. ئەمە یانزەیەمین پێشانگامە، یەکەمین ئەزمموی نمایشکردن لە شاری بەغا بوو. دواتر پێشانگاکە گواسترایەوە بۆ سلێمانی. پێشانگاکە ئەواتای مرۆڤایەتی گرنگ لە خۆگرێت. گرنگ بوو بیگوازمەوە بۆ شوێنی تر بۆ نمایشکردن. بیرۆکەیەکی گرنگمان هەبوو کە بیگوازینەوە بۆ سلێمانی. سپاسی دکتۆرە ئیبتیسام و مامۆستا محەممەدەکەم لەگەڵ دەستی کارگێڕ و لێپرسراون لە بنکەی ڕۆشنبیری گەلاوێژ کە پێشوازیان لە پێشانگاکە کرد و گواستمانەوە بۆ ئێرە ئەزمونێکی گرنگ بوو کە بگوازرێتەوە بۆ شوێنێکی تر. لە مکان آخر. زۆر بەخێر هاتی سپاس دەکەم. پێشانگاکەی بەڕێستان هونەری گرافیکە و لەسەر گرافیکە. ئایا هونەری گرافیک لە ئێستادا لە عێراق لە چه ئاستێکدایە؟ يعني فن الجرافيك عندنا مەودای هونەری گرافیک لە وڵاتەکەمان کەمە، وەرکشۆپەکان زۆر کەمن، جگە لە دامەزراوە و پەیمانگا هونەریەکان لە شوێنی تر ناخوێندرێت. ئەمە بۆ خوێندکاران بەڵام وەکو وەرکشۆپ بەداخەوە بەردەست نییە. ئێمە هەوڵە دەین کە ئەم هونەرە بڵاو بکەینەوە لە ڕێگەی کارەکانمانەوە و لە ڕێگەی ئامادەکردنی خوێندکارانەوە بۆ قۆناغی پاش دەرچوونیان بۆ ئەوەی کەسێک ئەم ڕێچکەیە بگرێتە بەر، بەڵام بە شێوەیەکی گشتی بەداخەوە هونەری گرافیک لە پاشە کشەیە. چی دەربارەی فەرهەنگی کوردی دەزانیت یاخود شاری سلێمانی؟ ئایا فەرهەنگی کوردی یاخود شاری سلێمانی کاریگەریان هەبوو لەسەر کارەکانی بەڕێزە؟ طبعا اختارت تحت بەڵێ بە دیاریکراوی سلێمانیم هەڵبژاردووە لەبەرەوەی سنتەرێکی ڕۆشنبیری گرنگە و چالاکی هونەری و ڕۆشنبیری گرنگی تیا ئەنجامەدرێت و هونەرمەندی هونەری شێوەکاری گرنگ لە خۆ ئەگرێت. بۆیە بەلامەوە گرنگ بوو کە پێشانگاکە بگوازرێتەوە بۆ ئێرە و نمایش بکرێت. خەڵکانێکی زۆر بۆ ڕازانەوەی ماڵەکانیان تابلۆ شێوەکاریەکان بەکاردەهێنن. ئایا هونەری گرافیک لەکوێ ئەم بایەختانی خەڵکیدایە؟ لا للأسف لأنه هو شحيح. نەخێر بەداخەوە چونکە زۆر کەمە. هەروەها بیرۆکەی نمایشکردنی کاری هونەری لەگەڵ کەلوپەلی ناوماڵە بیرۆکەیەکە کە ئێمە تەواو ڕەتی ئەکەینەوە. کاری هونەری سنگ و ڕۆحیەتی خۆی هەیە و ئەبێت گرنگی تایبەتی پێ بدرێت. شتێک نییە کە تەواو کەربێت بەڵکو کیانێک و دیاردەیەکی گرنگە کە هونەرمەند لە ڕۆحی خۆیەوە بەرهەمی ئەهێنێت. بەداخەوە کە لە ئێستاە کۆمەڵگا هێشتا نرخی خودی هونەر و بوونی هونەر وەکو دیاردەیەکی مرۆیی نازانن، چونکە هەتاوە ئێستا بەداخەوە کاری هونەری هەڵبژێرن وەکو تەواوکەری کەلوپەلی ناوماڵ. ئەگەر بیرۆکەکەشی ئەوە بێت کە کارێکی هونەری هەڵبژێرێت تاوەکو ئێستا هونەری گرافیک وەکو کاری هونەری یاخود تەواوکەری کەلوپەلی ناوماڵ هەڵنابژێردرێت، چونکە بەداخەوە ئێمە بەرهەمی هونەری گرافیکیمان نییە. كعمل فني ولا يختار كمكمل لأن ما عندنا إنتاج جرافيكي للأسف. هونەری گرافیک ئەمە باسێک لەوە بکەین پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا و پێشکەوتنینی تەکنەلۆژیا مەبەستم ئایا کاریگەری هەیە لەسەر هونەری گرافیک؟ فن الجرافيك هونەری گرافیک یاخود ئێمە کە بە زاراوەی بەرهەمی چاپکراو ناوی ئەهێنین هیچ پەیوەندیەکی نییە بە ژیری دەستکردەوە، هیچ پەیوەندیەکی نییە، چونکە ئەمە هونەرێکی میکانیکیە، هونەرێکی دەستیە، چونکە ئەم هونەرە بریتیە لە هەڵکۆڵین و چاپکردن. هەڵکۆڵین و چاپکردن بە شێوەی میکانیکی بەکارەهێنرێت، ئامێری تایبەتیشی هەیە بۆ چاپکردن، بۆیە هیچ پەیوەندیەکی نییە بە ژیری دەستکردەوە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز هونەرمەند نادیا خان. زۆر زۆر سپاس دەکەم بە هیوای سەرکەوتن و بەردەوامی. زۆر زۆر سپاس. فەرموو. سپاس دەکەم دەستەکان نەخۆش بێ. بەڵێ ئاکام لێرە وەک ئاماژەمان پێکرد بنکەی ڕووناکبیری
گەلاوێش ئەم پێشانگا تایبەتەی بۆ هونەرمەند خاتون نادیا کردبەوە لێرە دکتۆرا ئیبتیسام ئیسماعیل سەرۆکی بنکەی ڕۆناکبەری گەلاوێش لەگەڵمایە پێم خۆشە گفتوگۆیەک دەربارەی پێشانگاکە و کردنەوەی ئەم پێشانگا تایبەتە بۆ خاتون نادیا لەگەڵ بەڕێزیشان گفتوگۆیەک بکەین. دکتۆرێکیان سلااوت لەبێ زۆر سپاس دەکەم. ئەم دەستپێشخەریەی بنکەی ڕۆناکبێری گەلاوێش بۆ بایەختان بە هونەری شێوەکاری چۆن هەڵئەسەنگێنن؟ بەڵێ هەڵبەتە بنکەی ڕووناکبێری گەلاوێش بنکەیەکی تەنها ئەدەبی نیە، وێژەی نیە، بنکەیەکە ینی گرنگی بە بواری کللتور و بواری ڕۆشنبیری و بواری فەرهەنگی و هەموو بوارەکانەیە. یەکێک لەو بوارانەی کە ئێستا ئیشیتیاکەینوانە کە لە فستیڤالە نێودەوڵەتیەکانیشمانە پێشەنگای نێودەوڵەتیمان هەبوو، هونەرمەندی نێودەوڵەتیمانە بووە. بیرمان لەوە کردەوە کە گەلەری گەلاوێژیش بخەینە خزمەتی ئەوەی کە شێوەکاران بێن و پێشتریش ئەلانمان کردو کە ئێمە بەبێ بەرامبەر ئەم هۆڵە ئەین بە ئەو هونەرمەندانی کەیان لێرە ئیشێکی کواڵیتی باش پیشان ئەین لە ئاستێکی بەرزابن. ئەم جارەش شێوەکارێکمان لە بەغا هەڵبژار بۆی دروستکردنی ئەو پردی پەیوەندیە بین لە نێوان کللتورەکانە لە نێوان فەرهەنگەکانە. ئەمە جگەلۆی کە بابەتی ئەم پێشانگایە بابەتێکی گرنگ بوو بە نسبەت ئێمە کە خوێندنەوەمان بۆ کردن و بیریمان کە ئیش لەسەر گۆڕی بە کۆمەڵەکە، ئیش لەسەر جینۆسایدەکە، بابەتێکی ئینسانی لە هەموو دنیاە. کورد جینۆسایدی بینی و مەسەرەن لە فەڵەستین دروست بۆ، لە هۆڵۆکۆست دروست بۆ، لە هەموو دنیاە ئەمە دووبارە ئەبێتەوە ئەم مێژووە. لەبەر ئێمەش نزیک بووین لەم کارە ساتانەی کە کورد بەسەری هاتووە. هەمووی لەم پێشانگایانە ئەو معاناتە ئینسانی کە هاوبەشەتیانە، کوردیش هاوبەشە لەگەڵیەتی، کوردی بەژمێنەتیش بەشێکی زۆری بەرکەوتووە لە مێژووی خۆیان. بەرەوە پێمان باش بوو ئەم دروستکەین. ئەمە جگەلەوەی کە ئەو پەیوەندی دروستەکە لە بینی هونەری شێوەکاری و شێوەکارەکان خودی خۆیان، یعنی ئەگەیان لە ئەوانی دی ئەبێت چۆنن ئاستی هونەریان چۆنە، جگەلەوەی کە ئەو هونەرمەندەش کە ئێمە بانگێشتی ئەەکەین پەیوەندیەک دروستەکە لەگەڵ هونەرمەندە کوردەکانە کەواتە ئێمە ئاڵ و گۆڕێکی فەرهەنگیە. ئەمە جگەلەوە ئێمە بەتەماین هەروەکو بنکەی ڕووناکبێری گەلاوێژ لە ئایندەیەکی نزیکە کۆمەڵی هونەرمەندی کورد بەرین لە بەغا پێشانگەیان بۆ بکەینەوانێ و لە شارەکانی تری عێراق. بە هەوڵمان دووبوونی ئێوە دەتوانین ئەو کارە بکەین. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ئیبتیسام ئیسماعیل. بەڵێ ئاکام ئەمڕۆ لە بنکەی ڕووناکبێری گەلاوێژ لە گەلەری گەلاوێژ ئەم پێشانگا تایبەتە کراوەتەوە و لە ڕۆژانی داهاتووشدا ئەم پێشانگایە لە بنکەی ڕووناکبێری گەلاوێژ لە گەلەری گەلاوێژ بەردەوامی دەبێت.